ئەچینە لای تەوەرێم ئێوارەی کورسات مەگەزین و تەوەرەکەم ئێوارەیەمان کەمێک جیاوازە باس لە بەرەمێنانی فیلمەکەین بەڵام ئایا کام جۆرە فیلمانە ئەم ئێوارەیە باس لە بەرەمێنانی فیلمەکەین دەربارەی سەرۆکەیەک لە دوای یەکەکانی ئەمریکا بزانین ئەم فیلمانە بۆچی بەرەم هاتوون و ئایا با بڵێن کارکردن لەسەریان چۆنا و ئامانج لە دروستکردنی فیلم بە تایبەت لە سەر بەشێک لە سەرکردە دیارەکانی ئەمریکا و کاریگەریشی لەسەر تەواوی جیهان و لەسەر بینەر چیە بێ ئەم تەوەرام ئێوارەیە و ئەم بابەتە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا جەمیل عەلی کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ساڵانێکی زۆریش کارمەندی دەستگای میدیایی کورسات بوون لێرە گفتوگۆکەین مامۆستاگیان سڵاو لەبێ و کاتت باش بێ بەخێر هاتی هەستێکی چۆنە دوای ئەو هەموو ساڵە ئێستا من چاوپێکوتن لەگەڵەکەم سەرچاو خێر بێ بێگومان وایە ماڵی هەمووانە هەموو کاتێک بەڕاستی مامۆستا جەمیل کە هات ئیتر نەمتوانێت ئەنی هیچ قسەی لەگەڵ کەم پێش بەرنامە ماشەڵڵا هەموو کارمەندانی کورسات هاتن بەلای جەوێکی تایبەت بوو دووبارە بەخێر بێ مامۆستاگیان ئەم ئێوارەیە تەوەرەکەمان کەمێک جیاوازە هەمیشە باس لە بەرەمێنانی فیلمەکەین لە ژانرەکان و قۆناغەکانی بەرەمێنانی و زۆر بابەتی تر بەس ئەم ئێوارەیە باس لە بەرەمێنانی با بڵێن فیلمی سینەمایەکەین بە شێوەیەکی گشتی لەسەر سەرۆکیەکانی ئەمریکا تۆ پێمان بڵێ ئەم بابەتە بۆچی گرنگە بۆچی سەرۆکەکانی ئەمریکا هەمیشە چاویان لەسەر و ژیانیان نەکرێتە فیلمی سینەمایی زۆر سپاس بەم بەخێراتی هەڵبژارنیان بابەتە کە پێم وایە لە میدیای کوردیا لە ژانری ئینفۆتەینمنتا زۆر ڕووماڵی نەکراوەیان زۆر سەرنج نەخراوەتە سەری مێژوویەکی درێژی هەیە بەرەمێنانی فیلم لەسەر سەرۆکەکانی ئەمریکا یەکەم فیلمە گەڕێتەوە بۆ ساڵی 1950 بە ناوی The Birth of a Nation واتە لەدایکبوونی نەتەوەیەک کە تیایدا ئیبراهیم لینکن وەکو یەکەم سەرۆکی ئەمریکا لە فیلمی سینەمایی درێژە بە مانای فیلمی سینەمایی کە 35 مەلیمە لە شانۆیە خود لە سینەمایە نمایش کراوە تەنانەت بە ئۆرکێسترا موزیکی بۆ دانراوە لە کاتی نمایشەکەیان لەناو هۆڵەکەیە بێگومان ئەگەر باس لەسەر گرنگی بەرەمێنانی فیلمی سینەمایی لەسەر سەرۆکەکانی ئەمریکا بکەین چەند ڕاهەندێکی هەیە ڕاهەندی ئابووری هەیە ڕاهەندی کلتوری هەیە ڕاهەندی سیاسی هەیە ڕاهەندی مێژوویی هەیە من ئەتوانم بڵێم ڕاهەندێکی توێژینەوە سازی هەیە بۆ خوێندکارانی بەشەکانی سینەما بۆ خوێندکارانی کۆلێجەکانی یاخود بەشەکانی ڕاگەیاندن ئەتوانن وەکو کەرەستەیەکی بنەڕەتی سوودی لێ ببینن بۆ توێژینەوەکانیان گومانی تێدانیە فیلم زادەی بیری مرۆڤە زادەی بڕیاری مرۆڤە یەکەم دەرهێنەر کە فیلمی لەسەر سەرۆکی ئەمریکا کردووە دەیڤید وارک گریفیث کە بە باوکی سینەمای هاوچەرخ دەئەنرێ ئەو فیلمێک کە بۆم باس کردی فیلمێکە بە هەڵسەنگاندنی زۆرینەی هەرە زۆری فیلمسازان و ئەکادیمیستان ڕچەشکێن بووە پێشڕەو بووە پێشەنگ بووە داهێنەر و ئەفرێنەر بووە لە بواری مۆنتاژ و لە بواری گێڕانەوەی چیرۆک و لە بواری بەرگەسازی نێوان دیمەنەکان و دیمەنی فراوانی شەڕ و پێکدادانەکانی چکە باسی شەڕی ناوخۆی ئەمریکاکە 1961 بۆ 1965 بەردەوام بۆ ئیبراهیم لینکن خۆشی سەرۆکی ئەمریکا بووە کە بە گژ ویلایەتەکانی باشوورا چووە لەسەر کۆیلایەتی ئەو فیلمە بەداخەوە بە یەکێ لە تاریکترین و کارەساتبارترین ساتەوەختی سینەمای ئەمریکا دانرێ بۆ لەبەر ئەوەی تێماکانی ناوفیلمەکە تێمای ڕەگەزپەرستی و نەژادپەرستی تایە ڕەشپێسەکانی ئەو سەردەمەی ئەمریکای زۆر بە ناشرینی بەرجەستە کردووە وەکو خەڵکانێکی نەزان گومڕا نەفام ئارەزووباز تونگوتیش بەرامبەر بەژن کە بێگومان ئەوەش کاردانەوەی توندی ڕەخنەگرانی بە دوای خۆیان هێنا کۆمەڵەکانی داکۆکیکردن لە مافی ئەمریکیە ئەفریقیەکانی بە دوای خۆیان هێنا بەڵام لە ئەمریکا سانسۆر نییە واتە ئازادی ڕادەربڕین کە بە دەستور پارێزراوە دەرفەت و ئازادیەکی گەورەی داوە بە فیلم سازان بۆ بەرەمهێنانی هەرچیەک ئەیانەوێت لەبەر ئەوە ئەو فیلمە بەرەم هات نمایش کرا لە هەندێک شوێن
خەدەغەی نمایشکردنی کرا لەبەرەوەی بەداخەوە کووتمان کاریگەریکی زۆر خراپی هەبوو تونگوتیژی لێکەوتەوە کوشتنی خەڵکی بە دوای خۆیان هێنا لە ڕیزی ئەفریقی ئەمریکیەکان کە ئێمە پێیانڵێن ڕەشپێست لەلایەن سپی پێستە تونڕەوەکانەوە. زۆر باشە. ئەنجا من لێرە پرسیاری ئەوم هەیە قۆناغەکانی ژیانی سەرۆکی ئەمریکا جا هەر سەرۆکێکیان بێت ئایا ئێمە کە سەری فیلمێکەکەین بۆ نمونە کە باز لە ژیانی مناڵی و هەرزەکاری و گەیشتنی بەم با بڵێم پۆستە گەورەی جیهان کە وەبزانیتر لە جیهانە لەو پۆستە گەورەتر نییە کە پێی ئەگەن ئایا ئەمە گرنگە بۆ ئەوەی کە تاکێکی ئەمریکی بێت یاخود بڵێم تاکێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێ یاخود ئەگەر لە ئەو پەڕی دنیاشەوە بێت ئەم قۆناغە ببینێ بۆ ئەوەی سەرکەوتنەکانی خۆی تا ببینێت مەرج نییە یاخود بۆ نمونە ئەو کاتە گرنگە کە ئەو کەسە سەرۆک کۆمارە و کۆمەڵێک بڕیاری گرنگ دەرئات ئایا ئەمە گرنگترا بیدات بە چاوی بینەر لەسەر شاشەی سینەماکان یاخود ئێمە قۆناغەکانی ژیانی ئەو بۆ ئێمە گرنگترا؟ ئەوە خۆت وەڵامی خۆتت داوە لە بەرگەی دووەمە زۆر لەو فیلم سازانەی کە بڕیاریان داوە کەسایەتی سەرەکی فیلمەکەیان سەرۆکێکی ئەمریکا بێ زۆر بە دەگمەن ڕێئەکەوێ بایۆگرافی بێواتە لە مناڵیەوە تاکو و سەرۆکایەتی بخرێتە ڕوو چونکە پانتایی فیلمەکان دێجار دەرفەت نادا یاخود زۆر گرنگ نییە بۆ فیلم سازەکە خۆی بۆ کۆمپانیای بەرهەمێنانەکە سەرنجامیش بۆ چێژی بینەر ئەو فیلمانەی کە زۆر بەناوبانگن لەسەر سەرۆکەکانی ئەمریکا بۆن منە فیلمی لینکن کە 2012 بەرهەمهێنراوە ستیڤن سپیلبەرگ کاری دەرهێنانی بۆ کردووە و بۆ 12 ئۆسکاریش پاڵێورا بوو 2 ئۆسکاریشی بردەوە کە یەکێکیان بۆ باشترین ئەکتەر بوو لە ڕۆڵی سەرەکیدا باس لە چەند مانگی کۆتایی ژیانی ئیبراهیم لینکنەکە ئەشێ لە فیلمێکی ترە باسی قۆناغەکانی پێگەیشتنی سیاسی لینکن کرابێت کە من خۆم نەمبینیوە چونکە بە کۆی گشتی ئەوەندەی من بە دوواداچوونم بۆ کردووە تا ئێستا 300 فیلم لەسەر کە سەرۆکەکانی ئەمریکا بەرەم هێنراوە ئیبراهیم لینکن زۆرترین فیلمی بەرکەوتووە کە 136 فیلمە لە پاڵ ناپلیۆن پاناپارت و لە پاڵ حەزرەتی مەسیحا 3 کەسایەتی سەرەکین لە سینەمای جیهانیە بەڵام لینکن تایبەتە بە سینەمای ئەمریکی واتە هیچ فیلمێکی ئەوروپی لەسەر لینکن بەرەم نهاتووە بەڵام لە ئەمریکا فیلم لەسەر ناپلیۆن بەرەماتووە لە ئەمریکا فیلم لەسەر ئەیسای مەسیحیش بەرەم هاتووە لەبەرەوە فیلم ساز لە ساتەوەختی بڕیاردان بۆ بەرەمهێنانی فیلمەکەی مەرج نییە بایۆگرافیایی ژیان تا سەرۆکایەتی بکا بە فیلم بۆ منە فیلمی مشتومڕ ئامێز بەرەماتووە لەسەر سەرۆکی ئەمریکا دوای کوشتنیان بۆن منە جف کەنەدی خۆ دەزانی 22/11/1963 یادی تێرۆرکردنێتی 22/11 لە دوای تێرۆرکردنەکەی دوای نزیکەی 30 ساڵ لە تێرۆرکردنی ئۆلیڤەر ستۆن کردوێتی بە فیلم بۆ بەگژاچوونەوەی گێڕانەوەی باوی حکوومەتی ئەمریکا کۆمیسیۆنێکی بە پێکێنا بۆ لێکۆڵینەوە لە تێرۆرکردنەکەی بۆیان دەرکەوت و بە گوێی خەڵکی ئەمریکایاندا کە لی هاروی ئۆزوۆڵد تاکە بڕیاردەر و بکوژی جف کەنەدیە بەڵام ئۆلیڤەر ستۆن لەسەر ئەو کتێبەی کە سکرپتەکەی لێوەرگرتووە گومانی پیلانگێڕی هەیە بێدۆزی پیلانگێڕی گوایە لە ناو ئەمریکایە خەڵکانێک هەبوون دەستیان تێکەڵاو کردووە بێگومانەمە نەسەلمێنراوە و ڕۆژنامەکانی ئەمریکاش ڕەخنەیان گرت لە ئۆلیڤەر ستۆنکەوە بە شێواندنی ڕاستیەکان تۆمەتباریان کرد بەڵام ئەو فیلمە بەرهەمهێنرا نمایش کرا ئێمە لە تەلەڤیزۆنەوە بینیمانە بۆ خەڵاتیش پاڵێوراوە بۆ چەند خەڵاتێکی ئۆسکار قازانجی داراییشی لێ کردووە بەرەمهێنەکەی باش مامۆستا کارکتەر زۆرن لە جیهانە و زۆر سەرۆکی وڵاتانیش هەیە کە کاریگەریان بۆ لەوانەیە بڵێن 50 ساڵ لە دوای خۆیان بەجێهێشت بێت کاریگەری خراپیش
و نمونەشمان زۆرە تەنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان نمونەمان زۆرە بە ئێستاوە بە ساڵانی ڕابردووە بەس بۆچی سەرۆکەکانی ئەمریکا هەمیشە بەم شێوەیە چاویان لەسەر ئایا لە بەرەوەی هۆلیوود لەوەیە و ئەوان بە شێوازێکی باش دەتوانن فیلم بەرهەم بهێنن یاخود هۆکارەکە چییە کە تەنها با بڵێم سەرۆکەکانی ئەمریکا کەیەک لە دوای یەکیشن و هەر 4 ساڵ جارێکیشە لەوێ هەڵبژاردن هەر بە هەمان شێوەی وڵاتانی تریشە بەس بۆ سەرۆکەکانی ئەوان بەو شێوەیە ینی کاریان لەسەرکرێت ئەکرێن لە فیلم لە نێو شاشی سینەماکان نمایش ئەکرێن بۆ تەنها ئەوان چاویان لەسەر با بڵێن ئەمە کە من وتم ڕەهەندی توێژینەوە سازی هەیە بەرەمێنانی فیلم لەسەر سەرۆکەکانی ئەمریکا ئەمە خۆی یەکێکە لە پرسیارەکان کە ئەکرێ بە توێژینەوە وەڵام بدرێتەوە بەڵام خۆت باسی هۆلیوود کرد خۆت زانی سینەما لە 1995ەوە بەدواوە دروست بووە لە 1910کانیشەوە هۆلیوود گەشتۆتە بووە بە دڵی بەرەمهێنانی سینەمایی جیهانی بوونی هۆلیوود زۆر گرنگە لە بەرەمهێنانی فیلم لەسەر سەرۆکەکانی ئەمریکا لەبەر ئەوەی هۆلیوود کۆکەرەوەی باشترین بەهرەمەندەکانی جیهانە چ ئەوانەی ئەمریکین چ ئەوانەی نائەمریکین و چوونەتە ئەمریکا ژیاون وەکو سیناریۆ نووسەکان وەکو دەرهێنەرەکان بۆ نمونە فیلمی 13 ڕۆژ کە باز لە ڕوبەڕووبوونەوەی و مەترسی شەڕی ئەتۆمی نێوان ئەمریکا و رووسیاکە لە 13 ڕۆژ لە ساڵی 1962 ئەو دەمەی JF کەنەدی سەرۆکی ئەمریکا بووە دەرهێنەرەکەی ئوسترالی نیوزلندیە ڕۆشتۆ بۆ ئەمریکا ئەو فیلمەی لەسەر سەرۆکێکی ئەمریکی بەرەمهێناوە بەڵام هۆلیوود وەکو پایتەختی سینەمای جیهان کە لە 1910کانەوە بەردەوام لە برەوسەندن و گەشە سەندنا بووە زەمینەیەکی لە باری ڕەخسانەوە با بڵین کەرەستەی خاوێکی هەرزان و بەردەست ئەگەر هەرزانیش نەبێت چکە خۆت زانی سیناریۆ نووسەکان دەرهێنەرەکان نرخیان زۆر بەرزە لە کاتی بەڵێ ئەگەر بەڵام فیلمەکانیشیان زۆر قازانج بەخشە ئەم فیلمانەی کە لەسەر سەرۆکە هەرچەند من پرسیارم کردووە لە خۆم وەڵامەکەیشی وەرگرتووە ئایا مەبەست لە بەرهەمهێنانی فیلمانە تەنیا قازانجی دارایی بووە لە وەڵامەکە دەرکەوتۆ نەخێرەر بە تەنیا قازانجی دارایی با بگەڕێنەوە بۆ بڕگەی یەکەمی پرسیارەکە بۆچی سەرۆکەکانی ئەمریکا یەکەم خۆیان سەرۆکی ئەو وڵاتن کە هۆلیوودی تایە کە ئەو نووسەرە گرنگانەی تایە کە ئەو هەموو چاپ و بڵاوکردنەوەی تایە کە ئەو هەموو دۆکیومنتە ڕسمیانی تایە کە بە ئاسانی هەنێکیان بەردەست دەکەون چونکە لە ئەمریکا وەکوتم ئازادی ڕادەربڕین هەیە ئازادی گەیشتنیش بە زانیاری هەیە هەروەها بە پێی یاسا 50 ساڵ جارێک بۆ نمونە CIA دۆکیومنتەکانی خۆی هەڵەماڵێ ئاشکرای ئەیکا بە پەبلیک ئەی خاتە مردە جەماوەر مێژووی دروستبوونی ئەمریکا بۆ خۆی ئەوەندە فرە ڕەهەندە تۆ لە هەر ڕەهەندێکەوە وەربگریت ئەتوانی بیکە بە کەرەستەیەکی سینەمایی اینجا سەرۆکەکانیش لە بەرەوەی مرۆڤن بیرکردنەوەکانیان کردارەکانیان ڕەفتارەکانیان ئایدیاکانیان دیدگاکانیان و بەرجەستەکردنیان لە کاتی سەرۆکایەتی ئەمریکایە کاریگەری زۆر گەورەی هەبووە هەروەکو بگەڕێنەوە بۆ پرسیاری پێشوش ئایا چی وێزگەیەک لە ژیانی ئەم سەرۆکانە ئەکرێ بە فیلم سەرۆک وەکوتمان ئەو فیلمە باسی 13 ڕۆژەکات تەنیا 13 ڕۆژ کراوە بە فیلم فیلمی واژەیە 50 ساڵ لە ژیانی سەرۆکەکە ئەکا بە فیلم بەرەمەنانی هەریەک لەم فیلمانە قۆناغەکانی زۆر بەباشی باس کرد بەڵام بینەرێک یا خوب لەم گەنجێکی ئەمریکی کە سەیری فیلمی سەرۆکی وڵاتەکەی خۆی ئەکات لەگەڵ گەنجێکی کە لە نێو با بڵێم کوردستانە یاخود بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی یاخود بڵێم لە وڵاتانی عەرەبیەوەیە هەر زمانێکی تری جیاواز لە ئەمریکیە هەمان کاریگەری هەیە یاخود نەخێر کاریگەریەکان لەسەر تاکەکان جیاوازن ئەوە پرسیارێکی بابەتیانەیە واتە ئەبێ ئەو کەسانەی پەیوەستن وەڵامی بنەوە بەس من ئەگەر خۆمەکو بینەرێکی خۆرهەڵاتی باز بکەم من ئەکەومە ژێر کاریگەری ئەو فیلمانەی کە لە هۆلیوود بەرهەم دەهێنرێ بەڵام کاریگەریەکی تاریکانە نا بەبێ زانیاری بەبێ وردبینی چکە ئێمە
لە خۆرڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە وڵاتێکی وەکو عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستانە لە ساڵی 1990 بە دواوە ئێمە ئازادین لە بینین و نمایشکردن و پیشاندانی فیلم لە تەلەڤیزیۆنەکانمانەوە. هاوڵاتێکی ئەمریکیش هەروەکو ئێمە مرۆڤیش هەست و سۆز و عاتیفەی هەیە، ئەکرێ ئێمە لە ڕێی ئینتەرتەینمنت و فیلمەوە کاریگەری لەسەر دروست بکەین. ئەوەندەی کە منیش بە دوواداچوونم کردووە هەندێک فیلم هەبووە کە توانیوێتی گۆشەنیگا و بیرکردنەوەی بینەرەکانی لەسەر سەرۆکایەتی و ڕابەرایەتی و مامەڵەکردن لەگەڵ تەنگژەکان و ساتەوەختی بڕیارە قورسەکان دروست بکە. بە کەس بە زۆکوتمەوە بابەتیەوە تا دیسانەوە باسێکینەوە ئەکرێ بە توێژینەوەیەکی جۆرێتی چەند بینەرێ وەربگری ئایا تا چەند فیلمێکی ئەمریکی لەسەر سەرۆکی ئەمریکا کاریگەری لەسەر دروستەکە. فیلمی لینکن نەکرد لەسەر ئەمریکیەکان بەڵکو لەسەر سەرتاسەری جیهان کاریگەری بەجێشتووە. تو خۆ دۆکمۆمەسایەکی زانکۆوە بەم خۆش وەڵامی پرسیارم بیتەوە وەکو خۆت پێشنیاری کام فیلمە ئەکەیت بۆ گەنجێکی کورد کە لەسەر سەرۆکێکی ئەمریکا کراوە و ئەتوانێت کاریگەری باشی لەسەری هەبێ؟ زۆر پرسیارێکی بەجێیە. ئەو فیلمەی کە من ئەمەوێ خوێندکارانی بەشی ڕاگەیاندن بە تایبەتی یان پیشەی ڕۆژنامەگەری بیبینن فیلمێکە کە سەرۆکی ئەمریکا ڕاستەوخۆ تێیدا نییە، واتە هیچ ئەکتەرێک ڕۆڵی ئەو سەرۆکە نابینێ، ناوی هەموو پیاوانی سەرۆکە. من تەمەنم 2 ساڵ بۆ ئەو فیلمە بەرهەمهێنراوە. فیلمێکی زۆر سەرکەوتوو بووە لە مێژووی سینەمای ئەمریکیە، قازانج بەخش بووە، بۆ چەند خەڵاتێ پاڵێوراوە، باسی بنکۆڵکاری ڕۆژنامەگەری ئەکا بۆ هەڵماڵینی ڕسوایی یاخود سکانداڵی کە ئێستا ئەڵێن واتەرگەیت کە چێ ئەنجامیدا؟ ریچارد نیکسن لە خولی دووەمی سەرۆکایەتیە کە تاکە سەرۆکە لە کاتی سەرۆکاتیە دەست لە کار کێشێتەوە لە هەشتی 1974 کە من 4 ڕۆژ بووە عمرم، دوای 2 ساڵ ئەو فیلمە بەرەم هاتووە. ئەوە فیلمێکە بۆ ڕۆژنامەنووسان زۆ گرنگە، بۆ میدیاکاران، بۆ مامۆسایانی تەنانەت کۆلێجەکانی ڕاگەاندن و ڕۆژنامەگەری زۆر گرنگە، چونکە ئەو فیلمە کە لە ئەمریکا بەرەمهێنا کاریگەری ئەو تۆی هەبوو کە هەندێک کەس بە کاریگەری ئەو فیلمە بەشی ڕۆژنامەگەری هەڵبژێرن بۆ خوێندنی زانکۆیی. باشە فیلمێکی ئەمریکی خوێندکارێکی کورد لە نێو زانکۆیەکی با بڵم شاری سلێمانیە لە کۆڵینەوە لەسەر ئەم بابەتە بکات مەشتێکی باشە؟ ینی ئەکرێت بۆ زۆر باشێزان بەڵێ بەس ئەوە ئێستا توێژینەوەی ماستەر و دکتۆرا بەڕاستی لە دەست خوێندکار دەرهێنراوە لە کۆلێجە حکومیەکانە. پێشوەخت ناونیشانەکان و بابەتەکان نازانم ئایا لە هەموو کۆلێجێک وایە یان نا، ئەوە ببووراوەیان ئەبێ بە دوواداچوونی بۆ بکەین نەمەزانی و پرسیارێتە پێشەوە. بەڵام ئەم بابەتی کە ئێمە باسمان کرد تۆ لە چەند ڕاهەندێکی میدیاییەوە ئەتوانی باسیکەی. بۆ نمونە لە ژانری ئینفۆتەیمنت واتە زانیاری کەیفسازی، ئەمە خۆی ژانرێکە لە بەرنامەی میدیایی بەرنامەکەی بەڕێزێ ئەچێتە ناو ئەو خانەیەوە. لە میدیای جیهانیە سەدان بەرنامە هەیە کە کەرەستەکە و توێشوەکەی چییە؟ بەرهەمەکانی سینەمایە. بۆ نمونە تۆکین موڤیز لە BBC کە بێژەری زۆر کارامە و پسپۆڕ و بە ئەزمون پێشکەشیەکەن. ئەکرێ ئێوەش لە دەستگاکەتانە یان خوێندکارانمان لە ناو زانکۆکان چ ئەوانەی حکومین و ماستەر و دکتۆرایان هەیە چ لە بەشەکانی سینەما بێ یا لە بواری ڕاگەان. بۆ نمونە لە بەشەکانی ڕۆژنامەگەریەتوان و فیلمانە هەڵبژێنن کە بازە ڕۆژنامەگەریەکە لە مێژووی سینەمای ئەمریکا. چی ئەوەی کە سەرۆکی ئەمریکاتە جابا بینەوە بۆ سەر مەسەلەی ریچارد نیکسن. ریچارد نیکسن یەکێکە لەو سەرۆکانی زۆر جار لە فیلمی تازەیە، واتە ئەو فیلمانەی کە ئێمە توانیمانە بیبینین. هەرچە من هیچ فیلمێکم تا ئێستا لە سینەما نەبینیوە لەسەر سەرۆکی ئەمریکا، چونکە ئەو کاتانی ئەوان بەرەمهێنراون کە نزیکترینیانەوەی 2012ە
لەگەڵ W کە 2010 من بیرم نایە لە سینەمای کوردستان و سلێمانیا نمایش کرا. دەستخۆش جەمال موساگیان وەکو دوا پرسیارم ئێمە هەمیشە لە دوای با بڵێم ناوبڕمانەوەتە لە دوای ئەو کاتێکە با بڵێم پشوێکی کورتمان هەیە لە پرۆگرامەکە هەمیشە کۆمەڵێک فیلم نمایشەکەین بۆ بینەران تۆ خۆشە بینەرێکی باشی کورسات مەگەزینیەوەنی من ئاگادارم بزانم تا چەند لە فیلمەکان رازیت و خۆت وەکو مامۆستایەکی زانکۆ هەڵسەنگاندنی چۆن بۆکەی ئایا فیلمانی ئێمە لێرەوە نمایشەکەین بۆ بینەرەکانمان یاخود پێیانەڵێن ئەم هەفتەیە ئەم فیلمانە بەم شێوەیە یاخود بڵێم کێبڕکێ هەیە بۆکس ئۆفیسەیە زۆر بابەتی تر لەمانە هەیە ئەمانە تا چەند کاریگەری لەسەر بینەر هەیە بە شێوەیەکی باش کاتوانێت دەرگایك ببووی فیلمەکان بینێت یاخود چۆنە ئەوە ئەم بابەتانە بۆ خۆی بازارکردنێکی ناڕاستە و خۆیە بۆ ئەو فیلمانە هەروەها هەڵبژاردنێکی بە مەبەست و ئامانجدارە بۆ بەرزکردنەوەی چێژی بینەر ئەبێت داوای لێبوردنی لێ بکەم لەبەرەوەی بە حکمی کار و پیشە و مەشغەڵە زۆر جار ئاگام لەو فیلمانە نەبووە کە نمایش کراوە بەڵام بەرزکردنەوەی چێژی بینەر لەلایەن دەستگاکانی میدیاوە زۆر بە گرنگ ئەزانم لەوەشە ئەزمونێکی سەرکەوتوی تەلەڤیزۆنی خاک بە نمونە هێنمەوە لە ساڵانی نەوەتەکانە کە باشترین فیلمە بە ناوبانگەکانی جیهانی ژێرنووسی کوردی ئەکرد بۆ نمونە سێ بەشەکەی باوک سالار ئەتوانن ئێوەش ئەو ڕێبازە درێژە پێ بدەن بۆ بەرزکردنەوەی چێژی بینەر بە هەڵبژاردننی ئەو فیلمانەی کە بەلای ئێوە گرنگە و ئامانجدارن. دەستخۆش سپاس بۆ بەڕێز مامۆستا جەمیل عەلی مامۆستای زانکۆ کام ئێوارەیە میوانی کورسات مەگەزین من گەورەت کردین زۆر سپاس بۆ میانداریتان سپاس بۆ تۆ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت دووبارە بەخێراتی وچانێکی کورت و لەگەڵ بەشێک لە هەواڵی فیلمە جیهانیەکان لەگەڵتان